ژمارەیەک دکتۆر و پەرستاری خۆبەخش نەخۆشخانەیەکی بچووکیان لە گوندی وارانی باکووری ڕۆژهەڵاتی خورماتوو داناوە و بێ بەرامبەر چارەسەری ئاوارەکانی باشووری کەرکووک و قەزای خورماتوو دەکەن و ڕۆژانە ژمارەیەکی زۆر ئاوارە سەردانیان دەکەن. گەیشتەوەی کە ئێستاکە ڕۆژانە 150 نەخۆشی من لێرە چارەسەرەکەین کە بەبێ ئەوەی گوێ بدەین ئەوەی کە ڕۆژانی هەینی و شەمەکانیش کە بنکەکانی حکوومەت دەوام ناکە ئێمە بەردەوام دەوامی خۆمان کردو و تاکو ئێستاکەش توانیمانە خزمەتێکی باش بگەین. وڵا بێ بەرامبەر و هەم لە هەموو لایەکۆ بانگوازمان کرد و خەڵکانی خێرخواز و وڵات پەروەر لە دەرەوە لەناوە ئاوکاری باشیان کردن و توانیمانە تا ئێستاکەش هاوکاریەکان زیاتر گەرم و گۆرترە بێت و خەڵک باش هاتووەتە پێشەوە تاکو ئێستا. تەندروستکارە خۆبەخشەکان کە ڕۆژانی پشوش دەوام دەکەن لە پارەی خێرخوازانی ناوە و دەرەوەی وڵات دەرمان و پێداویستیە پزیشکیەکانیان دابین کردووە و بۆ چارەسەری نەخۆشی ئاوارە بەکاری دەهێنن. حەپۆ و دەوایە و ئیتر غەرازمانە دەن پێ و چاوە ناپێمانەوە و نەوتمان بۆ تێرن و ماڕیان ئاوابی چی بکەین ئێمە لێ قەومیاین تازە لێمان قەومیا و شارەکەمان ڕۆیە و هیچمان نەما خۆمان دەرچویمانە و گەن لە فریامان ئێمە هاوارەی دوزین و لێمان قەومیاوە بەس نییە گەن لە فریامان لەیراکە یارمەتیمانەدەن زۆر مەمنونین لیان. وڵای ئێمە مەمنونی لیان و ماڵیان ئاوا بێ و پیاوەتی خۆیانەوە. لە هەرێمی کوردستاندا ژمارەیەک تەندروستکاری خۆبەخش ئەنجومەنێکیان لەژێر ناوی ئەنجومەنی تەندروستکارانی باشوور ڕاگەیاندووە. ئەندامانی ئەم ئەنجومەنە کاری خۆبەخش دەکەن. بەڵێ ئەو قسمەتانی کە لەم بنکەیت تەندروستیا کرێت زیاتر پێدانی عیلاجە و پێدانی عیلاجانی با بڵێن پەیوەندی بە حاڵەتی ئاساییەوە هەیە کۆڵکەیتەوە حاڵتانش کە با بڵێن پەیوەندی بەوانەوە بکەی من نتوانین بیان بین ڕەوانەی کلاریانەکەین. ئاوارەکان لە هەموو کەس زیاتر پێویستیان بە چاودێری پزیشکی هەیە بەو پێی خراپی جێگەی نیشتەجێبوون و دەستکورتی و کەمی سوتەمەنی و خۆگەرمکەرەوە بووەتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی تێیاندا. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.